ئەمە سەرەتا ئاگادارکراینەوە بە لەلایەن کۆنتترۆلاتشەوە بەبوونی چاڵێک لە ژێر پردی زەرکەتە ئاراستەی چوون بەرەو گەڕێکی سەروەری بە پێچەوانەشەوە دیارە ئەمەکتمی هاتشۆ دەست بەجێ چوینە شوێنەکە ئەو ئیجراتانی کە پێویست بوو جێبەجێمان کرد هەر لە قەتعکردنی جادەکە بۆ ئەوەی کە شۆفێران لە کاتی بەکارهێنانی جادەکە تووشی یان بڵێن ڕوبەری هیچ مەترسیەک نەبنەوە و بەداخشەوە کە لە کاتی ڕووداوەکە ئۆتۆمبیل لە کەوتوتە ناو چاڵەکەەوە و زیانێکی مادی کەمی بەرکەوتووە بەڵام خۆشببختانە هیچ زیانێکی جوانی بەدواوە نەبووە. دیارە ڕێنمایە منش بۆ شۆفێرانەوەیە لە ئێستا ئێمەوە کاتشۆ تیمەکانی خۆمان مەفرزیات شۆ ئامادەبوونمانەیە سەران کارمەندان لێ ئامادەکاری پێویستمان کردووە شەغامە قەتع کراوە بۆی شۆفێران و شەغام بەکارنێنن لە کاتی چاکردنی ئەو گرفتە لەلایەن بڕبراتی شارەوانیەوە شەقامەکە واڵاکرێتەوە و توان شۆفێرامەکاری بن. لەگەڵ ئامادەبوونی ئەمە تیمی شارەوانیش لێرە بوون بەڕێزێکیان لێرە بوو وتی ئامادەکاری پێویست دەکەین بۆی بەزوی کارەکان جێبەجێ بکەین. ڕێنمایی ئەمەش لە بەڕێزانی شارەوانیەوەیە کە بەزوی کێشەکە چارەسەر بکەن بۆی ئاسنگ بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک دروستنەوە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە.